دوێشمدا ڕات جوینی هامەزن دی کوردستانە لە چێ بکەن. عەبدوڵڵا ئۆجالان یەکێک لە سەرکردە ناودارەکانی کورد و دامەزرێنەر و ڕێبەری پارتی کرێکارانی کوردستانە. ساڵی 1948 لە گوندێکی سەر بە پارێزگای ئورفا لەدایک بووە. پاییزی ساڵی 1970 لەگەڵ چەند هاوبیرێکیدا پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی دامەزراندووە. پەکەکە لە ساڵی 1984 دەستی بە خەباتی چەکداری کرد و ئۆجالان بووە سەرکردەیەکی دیاری باکووری کوردستان. پاش بەرفراوانبوونی خەباتی ئۆجالان و هاوبیرەکانی دژی دەسەڵاتی تورکیا، ئەو وڵاتە هەموو هەوڵەکانی خۆی بۆ دەستگیرکردنی ئۆجالان خستەگەڕ. لە ساڵی 1998 کە عەبدوڵڵا ئۆجالان لە سووریا بوو لەلایەن حکومەتی تورکیاوە هەڕەشە لەو وڵاتە کرا کە ئەگەر ئۆجالان ڕادەز نەکات ئەوە هێرش دەکاتە سەری. پاش ئەوەی تورکیا هێزێکی گەورەی بردە سەر سنووری سووریا، ئەو وڵاتەی ناچار کرد کە ڕێبەری پەکەکە دەربکات. کوردستانێدا بێ شۆڕەش یان نامەشە. پاش دەرچوونی لە سووریا عەبدوڵڵا ئۆجالان ڕووی لە وڵاتی رووسیا کرد و ئەو وڵاتە مافی پەنابەرێتی پێنەدا. دواتر ڕووی لە ئیتالیا کرد، هەرچەندە ئامادە نەبوو ڕاددەستی تورکیای بکاتەوە، بەڵام ئەو وڵاتەش مافی پەنابەرێتی پێنەدا. پاش هەوڵەکانی بۆ وەرگرتنی مافی پەنابەرێتی لە وڵاتانی ئەوروپا، ڕێبەری پەکەکە لە سەرەتاکانی مانگی شوباتی 1999 ڕووی لە وڵاتی کینیا کرد. پاش چەند ڕۆژێک مانەوە لە سەفارەتی یۆنان لە نایرۆبی پایتەختی کینیا دەرکەوت کە یۆنانیش ئامادە نەبووە مافی پەنابەرێتی بە ئۆجالان بدات. شەڕە نەشەڕێکی سیاسیە. سەرۆکی ئەو کاتەی یۆنان لە نامەیەکدا بە سەفارەتی وڵاتەکەی ڕاگەیاندووە کە مانەوەی ئۆجالان لای ئەوان دەبێتە هۆی کێشە بۆ وڵاتەکەی. هەر بۆیە لە ڕۆژی 15 شوباتی ساڵی 1999 عەبدوڵڵا ئۆجالان پاش چوونە دەرەوەی لە سەفارەتی یۆنان سواری فڕۆکەیە کرا و بەرەو تورکیا گەڕێنرایەوە. تا ئێستا ڕوون نییە ئۆجالان چۆن سواری ئەو فڕۆکەیە بووە، بەڵام هەندێک زانیاری باز لەوە دەکەن کە بەڵێنی گەڕانەوە بۆ قەندیلی پێدراوە. ئەویش پاش بێئومێدبوونی بەوەی ڕازی بووە، بەڵام بۆ چوونێکی دیکە پێی وایە بە ناچاری سواری ئەو فڕۆکەیە بووە و زانیوێتی ڕادەستی وڵاتی تورکیا دەکرێتەوە. لە ڕۆژی 15 شوباتی ساڵی 1999 ئۆجالان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان ڕادەستی تورکیا کرایەوە و سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە ڕایگەیان پاش 12 ڕۆژ لە هەوڵی دەستگای هەواڵگیری تورکیا توانیویانە دەستگیری بکەن. بەڵام پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پێی وایە ڕێبەرەکەی لەگەلە کۆمەکەیەکی 37 وڵاتی دەستگیر کراوە. سەبارەت بە دەستگیرکردنیشتی دواتر ئۆجالان ڕایگەیان بە دەستی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەمریکا دەستگیر کراوە و ڕادەستی تورکیا کراوەتەوە. لە 29 حوزەیرانی ساڵی 1999 دادگای تاوانەکانی تورکیا سزای مەرگی بەسەردا سەپاند، بەڵام بەهۆی فشارە ناوخۆی و دەرەکیەکان لە ساڵی 2002 سزاکەی بۆ زیندانی هەتاهەتایی گۆڕا. هەرچەندە لە ئازاری 2005دا دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا ڕەخنەی لە دادگایکردنی ئۆجالان و سزادانە قورسەکەی گرت و داوای لە تورکیا کرد جارێکی دیکە ڕێبەری پەکەکە دادگایی بکەنەوە، بەڵام تورکیا داواکەی یەکێتی ئەوروپای ڕەت کردەوە و لەو کاتەوە تا ئێستا لە زیندانی تاکە کەسیدایە لە دوورگەی ئیمڕاڵی.